پاڵەوانێتی ئاستی تەمەنەکان لە پارێزگا هەولێر بە کۆتا ئەتوودە یاریزان بۆ نوێنەرایەتیکردنی پارێزگاکە لە پاڵەوانێتی عێراق دیاریکران. لە شەڕی هەولێر و لە هەوڵی یانەی شەترەنجی خانزاد پاڵەوانێتی شەترەنج بۆ تەمەنەکان بۆ دەستنیشانکردنی نوێنەرانی پارێزگای هەولێر بۆ بەشداریکردن لە پاڵەوانێتی عێراق بەڕێوەچوو. 35 یاریزانی کوڕ و کوچ بەشداریان لە پاڵەوانێتیەکە کردبوو. دوای دیاریکردنی یاریزانەکان لە ئاستی تەمەنی خۆیان بەرامبەر هەموو ڕکابەرەکانیان بۆ ئاستی تەمەنەکانی خوار 6 ساڵی، 8 ساڵی و 10 ساڵی و 12 ساڵی و 14 ساڵی لە کوڕان و کچاندا یاریزان دەستنیشان کران نوێنەراتی پارێزگای هەولێر بکەن لە پاڵەوانێتی عێراق کە ئابڕیارە شەشەم مانگایەکان لە هەوڵی یانەی شەترەنجی خانزاد لە شاری هەولێر دەست پێ بکات. پاڵەوانێتێکە پاڵاوتنی تەمەنەکانە لەسەر ئاستی پارێزگای هەولێر بە ئامانجی دەستنیشانکردنی یەکەمەکان بۆ بەشداریکردن لە پاڵەوانێتی عێراق بۆ تەمەنەکان کە لە شەشی ئەو مانگا لە یانەی شەترەنجی خانزاد بەڕێوە دەچێت. بێگومان هەر تەمەنەکانە بریتین لە 6 8 12 14 ساڵ بۆ هەر تەمەنێک لەوانە بە گروپێک یاریزانەکان لەگەڵ یەک یاریەکەن بە شێوازی دەوری هەموو لەگەر هەموو لە کۆتاییدا یەکێکیان براوە دەبێ و دەستنیشان دەکرێت دەبێتە نوێنەری شاری هەولێر. دڵخۆشم بەوەی یەکەم بوومە لە ئاستەمەنی خۆم ئینشەڵا لە عێراقش یەکەم دەبم. دڵخۆشم بەوەی کە لە ئاستی تەمەنی 12 ساڵدا پلەیەکەم بەدەستێنا. ئینشەڵا ئامادەکاریی باش دەکەم بۆ ئەوەی لە پاڵەوانێتی عێراق پلەیەکەم بەدەست بێنم.